بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هومانی گودازگەر ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزب حکمەتیتمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە وەکالەتدان بە ڕەزا پالەوی. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هومانی گودازگەرەکە دەنگی بنەویسی بەخێربێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس. ماندوو نەبوونیەکەم لە ئێوە و ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆش. هومانی گودازگەر، پێت وایە ئەم هاتوو هەنگاو و شلوغکردنە و بە ئیسلاح لە رابطە لەگەڵ وەکالەتدان بە ڕەزا پالەوی بە چ مەبەستێکەوە؟ ئەمە هۆی چی ئەم هەمووە جار و جەنجاڵە دروست بووە؟ واقعیت ئەوەیە کە تەبەقەی سەرمایەدار و بورژوازی ئێران و جەناحی ڕاستی ئۆپۆزیسیۆنی ئێران کە بە تایبەت زیاتر لە دەرەوەی وڵاتن لە ڕادیکالیزمی ئینقلاب و خیزشی ئینقلابی ئەم دوایانە ترساون. ئەیانەوێ بە هەر جۆرێ بووە کە مەهاری بکەن، ئەیانەوێ بە هەر جۆرێ بووە بە شێوەی سنەتی هەمیشەیی خۆیان لەسەرەوە قەیچی بکەن بە یارمەتی دەوڵەتانی وڵاتانی غەربی و ئەمریکا بووە، بە یارمەتی حتا بەشێک لە خودی جمهوری ئیسلامی بووە. ئەیانەوێ جۆرێ بەری بگرن و نێڵن لەوە ئەمێقتر بێتەوە و بەهەرحاڵ هەر وەک چۆن لە تاریخا ئێمە زۆر ژاردیومانە کە نمونونەکەی انقلابی 57 یانەوێ جۆرێ بەر ڕادیکالیزمەکەی بگرن و ئەترسن لەوەکە نەتەنیا جمهوری ئیسلامی تیابەرێ بەڵکە هەست و نیستی تەبەقەی سەرمایەدار و نەزمی تەبەقاتیە کە لە ئێرانە خەریکی ئیستسمار و ڕاوڕوت و چەپاوەڵی خەڵکی زەحمەت کێشە ئەترسن ئەوەش هەموو لە بین بەرێ، چونکە خۆیان ئەزانن کە دیویانە لە ئەم چوارماناکە چەنە ڕادیکاڵە شعارەکانیان داخوازەکان چەنە پێشکەوتو و متەمەدنانە و ئیمڕۆژیە و چەنە قوڵە، چەنێ زدی سەرمایەداریە، چەنێ زدی دیکتاتۆریە، چەنێ زدی سەرکوتگەریە، چەنێ زدی سازمانگەری ئەمنیەتی جۆری ساواک و ساواما و هەر جۆرە سەرکوتگەریەکی ترە. ئەمانیان هەموو دیوە لە نەتیجا ئۆپۆزیسیۆنی بورژوازی یانێ باڵی ڕاستی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی بە سەڵتەنەت و بە غێر سەڵتەنەت و بە هەموو ئەمانەوە کەوتونەسە پەلوپا بۆ ئەوە کە بتوانن بەشکە نمایندەیەک نوێنەرێک بە ئیسلاح پەرچەمێ هەڵبکەن کە لەگەڵ جمهوری ئیسلامی لە وەختی خۆیان سات و سەودا بکەن و مزاکر و سازش بکەن و هەم دەوڵەتانی بە ئیسلاح غەربی ڕازی بکەن بە ئەوە کە ئەوان نمایندەی خەڵکی ئێران و نمایندەی ئەم قیام و ڕاپەڕینەی حازرن و بەم شێوە بە ئیسلاح جارێتر تەلاشکەن بۆ ئەوە کە دوای جمهوری ئیسلامی نە حکوومەتێکە قیام کنندگان و ئەو کەسانەکە لە پێناویە ڕۆڵەکانیان لە دەستداوە، لە پێناویە زەحمەتیان کێشاوە، لە پێناویە 43 ساڵە مبارزە ئەکەن داوای داخوازی کاریگەری، دانیشتجووی، معلمی و تەواوی توێژەکانی تر خەریکن داوای خۆیانەکەن. ئەیانەوێت کە ئەوانە نێنە سەرکار، حقیقەتەن حاکمیەتی ئەوان لەسەر کارەوە نەبێ و جارێتر دەسەڵاتدارانی سەرمایە لە ئێرانە بێنەوە خەریکی حکومڕانی و بازم ئەم جارە شاید شەدیدتر لە جاران و زۆر تونتر و بێڕەحمانەتر لە جاران خەریکی چەوسانەوەی کاریگەر و سەرکوتکردنی کۆمەلگا بن. ئەمە بەنظری من دلیلی هاتنە مەیدانی هەموویانە. ئەوە کە ئێستا لەم بەینا بڕێکیان بەمە بە ئیسلاح رازی نین کە ڕەزا پالەوی داوای وەکاڵەت و نوێنەرایەتیان ئەکا، ئەوانیشە دلیلگەری تری هەیە کە ئەگەر ئێوە کاتان بێ لە ئیدامەی بەرنامەکە ئەتوانین ئیشارەی پێ بکەین. زۆر سپاس بۆ تەوزیعەکانت هومانی گودازگەر. محاسبایەکە بەسا ڕەزا پالەوی و دارودەستەکەی دەوروبەری کردبوویان پیان وابوو وەقعانە گەشتێکی ئاوا مەتراکەن زۆر پڕ بە پڕیە و کۆمەلگای ئێرانە ئەیگرێ، بەڵام ئەبینین ئەم جار و جەنجاڵە کە خستیانە ڕێگا جیا لەوەی لەلایەن چەپ و بەرەی ئازادی خواست بایکۆت کرا و بەرحاڵ ڕەخنەی لێگیرا و حتا تاقیر کران، ئەمە لەلایەن ڕاستەکانیشۆ بە جۆرێ لەگەڵ مخالفەت ڕوبەڕوو بوو. هۆی ئەم مەسەلە چیەکە لەگەڵ مخالفەتی ئاوا زۆر ڕوبەڕوو بوو؟ لەبەر خاترەوە کە خودی ئەم حرەکەتە وا ڕەزا پەهلەوی کردی و خۆی جیا کردەوە لە تەواوی سیاسەتمەداران و حەزب و سازمان و شخصیت و ئەو کەسانەی وە 43 ساڵە بە هەرحاڵ لە جەناحی ڕاست و چەپی ئەم جامعە خەریکن عەلەی جمهوری ئیسلامی و مبارزاکەن، نوعێک بەرخورد لەسەرەوە و یەن نوعێک حتا تحقیر ئامیز بە ئیسلاح بوو بەرامبەر بە ئەحزاب و شخصیتگەر سیاسی لەلایەکەوە، هەروەها
نامربوط بوو نسبت بە ئاخێز و قیام و ڕاپەڕینێکە لەناو ئێرانە بوو. ئێوە تماشاکەن یەکێک خۆی ئەکاتە وەکیل و ئەڕۆ لەسەرەوەدا ئەنیشێت ئەڵێ وەرن ئێوە سژدە بەرن بۆ من قبول بکەن بە وەکاڵەت خۆتان تا لە تحوڵاتی داهاتووی ئێرانە هەم لە مزاکرە و سازش لەگەڵ جمهوری ئیسلامی نوێنەری ئێوە بم، هەم لەگەڵ حکوومەتگەری غەربی نوێنەری ئێوە بم. هەم دیارە چون کاکوڕی شام ئەگەریش تەحوڵێ هاتە بەرەوە دیارە ئەو من شانسی من زۆرترەکە وەکو فەرد بێم بڕۆم لەوێ بازم حکوومەتی پادشایی ئیدامە پێ بدەم و هەر وەکو ساڵەکانی بەر لە 57 هەر بازم بە ئیسلاح دام و دەستگای چەوسێنەری سەرمایەداری دابمەرزێنم. خودی ئەمە دوای 43 ساڵ کە جامعەی ئێران پێشرەفتی کردووە، کارم بە ناوەوە نییە دوایەتوانین باسی لێکەین، وەلێ خودی ئەم ئەحزابە هەرچی بێت خەریکی مبارزە ئەکەن، شخصیەتایەکیان هەیە، لە هەموو مهمتر سیاست و پرۆگرام و پلاتفۆرمیان هەیە. ئەڵێن ئەگەر جمهوری ئیسلامی من بێمە سەرکار ئاواکەم، بۆ ژنان ئاواکەم، بۆ تەبەقەی کارگەر ئاواکەم، بۆ دانیشتجوو ئاواکەم، بۆ خەدەماتی اجتماعی ئاواکەم، حقوقی بانشستە ئاوا لێ ئەەکەم، اقتصاد ئاوا ئەبەمە بەرەوە، لەباری ئاموزشیەوە ئاوا ئەەکەم، بەرامبەر بە دین و مەسەب ئەم کارە ئەەکەم، سیاستم بۆ ئاموزش و دانشگا ئەمەیە. ڕەزا پەهلەوی بەبێ ئەوە هیچ بەرنامەیەکی سیاسی بێت، بەبێ ئەمە پێڕەوی هیچ حەزبێکی عەلەمی بێت، بەبێ ئەوە کە هیچ شتێک بێژە نسبەت بە ئایندەی ئێران، چون کاکوڕی شاس چون کاپێ وایە کە وەراست لە باوکەوە ئەگا بە کوڕ ڕۆشتووە لە ئەو بانەوە ئەڵێ بە خەڵک لەوەرن وەکاڵەت بن بە من و من انتخاب کرد. ئەمە خۆی حتا بۆ جەناحی ڕاست تاقیرآمیزە بۆ ئەوانەی کە لەباری تەبەقاتی و هەر وەکو خودی ڕەزا پەهلەوین، هەر وەکو خودی ڕەزا پەهلەوی گەریکیانە لەگەر حکوومەتگەری بە ئیسلاح ئوروپایی و ئامریکا و ئەمانە لەسەرەوە ئەم قیامە قەیشی کردن و خۆیان بڕۆن بنیشتە جێگەی مەلاکان، ینی مەلا لاشێت و ئەمان بڕۆن، تەنانەت ئەوانیش ئیسە بەرامبەری وێساون، چۆن ئەڵێن شتی وا چۆن ئەبێت، بلاخەرە سیاسەتێکیان وتە، حزبێکیان وتە، ئەمانە کە هەموو خەریکی مبارزەکردن بۆ لە چەند ساڵە چیان کردوێتەوە ئەیان خەیتە لاوەوە لەولاو بە ئیسلاح داوایان لێکەی کە وەکاڵەتی تۆ قبول کرد. ئەمانە لەلایەکەوە لەلایەتریشەوە لە ناوە وەختێک ماشای ئەو قیامە ئەەکەی، ئەو قیامە ئەسڵەن یەک زەڕەی تەشابه و نزیکایەتی و هاوخانی لەگەڵ ئەوە کە کەسێ بێت سوار سەری بێت و ببێتە حاکمی نییە. تماشاکەن لە مەحەلات، تماشاکەن لە شارەکان، تماشاکەن لە نێو کارگا و لە نێو معلمین، تماشای مەدرسەکان و دانش ئاموزان کەن، ئەمانە خۆیان خەریکن ئەفرۆشن، نوێنەریان هەیە، تەشکیلاتیان هەیە، بە هەزاران ڕەهبەری مەحەلی لە ئەم خیزشا لەوێ هین بووە، لەوێ بە ئیسلاح کەوتووە پێشەوە و خەڵک ئەیان ناسن کە ئەوانە ئەیانەوەی کە حکوومەتی خۆیان، سەرنوێشتی خۆیان، قدرەتی داهاتوی خۆیان بیگرنە دەسەوە. ئەوان لەگەڵ ئەمە بێگانن کە کەسێک چون کا باوکی شابووە بێ بڕێت لە بان سەریانەوە وەکو خان و فێئۆداڵی جاران حکوومەتیان بکات و بە ئیسلاح بەسەریانە زاڵ بێ. لە نەتیجا وەختێک تماشاکەی خودی ئەم پرۆژە هەر لە ڕۆژەکانی ئەوڵەوە دیار بوو هەڵ ئەوەرێ، دیار بوو بە هیچ دەرئەچێ وەکو باقی پرۆژەکانی تریان کە پێشتر بوو، چۆن هیچ بە ئیسلاح ناتەبایە لەگەڵ فەرهەنگی سیاسی ئیمڕۆژی حتا ڕاستەکانیش، حتا شەریکەکان و نزیکەکانی خودی ڕەزا پەهلەویش. ئەوە بەڵام لەوە مهمتر ناتەبایە لەگەڵ فەرهەنگی سیاسی کۆمەڵانی خەڵک لە ئێرانە کە زۆر پێشڕۆ، زۆر مدرن، زۆر متەوەقع، زۆر تەوەقعیان لە ژیان تەوەقعێکی بان ئینسانی ئیمڕۆ وەکو پێشڕەفتەترین وڵاتەکانی دنیاە. لە نەتیجا دیار بوو کە ئەم شێوە بەرخوردەوە، ئەم شێوە مەعامەڵەکردنەوە، ئەم شێوە لەسەوە بەرخوردکردنەوە، ئەم شێوە بە ئیسلاح خۆ انتخابکردن بۆ ئەوە کە لە جێگەی باوک و لە جێگەی پادشای پێشتر سینە باتە بەرەوە بێتە نمایەندەی ئۆپۆزیسیۆن و خەڵک، دیار بوو کە زۆر زوو ئەنرێت لاوە لە ڕاستیدا هیچ ئەهمیەتێکی پێ نادرێت. ئەم پرۆژە شکستی خواردووە ئەلا ڕەغم ئەوە کە ئەڵێن ئەو 9,300,000 و حتا 1 ملیۆن و ئەمانش ئیمزایان جەمع کردووەوە ڕەزا پەهلەویان وەکو وەکیل خۆیان هەڵبژاردووە. جا حسێبی کەم زانن 300,000 نەفەر و یا تەنانەت 1 ملیۆن نەفەر لە وڵاتێکی 84 ملیۆنیە چه معنایەکەدا؟ ئەو معنای فقط معنای ئەوەسەکە ڕەدە بووە کە ڕەفوزە بووسەوە کە نریاسە کنارەوە. لە نەتیجا هەر بە حکمی دەیان دلیل کە ئەوڵەن لەباری تاریخی و سیاسیەوە ناچەسبێ بە ئەوزا و ئەحواڵی ئێستا ئێرانەوە، تەنانەت لە باری شێوەی کارکرد و بە ئیسلاح خۆنوانەوە دواکەوتوانە تاقیرئامیز نسبەت بە خەڵکانی تر
ئەوە بە ئەم هەموو دلیلانە ئەم پرۆژە هەر سەر ناگرێت و قەتعاً تا ئێسەی شەمە هەمومان دیوانە کە شکستی خواردووە لە واقعە. زۆر سپاس. ئەم تەرحی وەکالەتدان بە ڕەزا پالەوی دیارە لە نەزەر خەڵکی ئێران و هەرە شتەی کە تۆش باست کرد، ئەگەر ئێمە بە ئەغراق و ئەوان بڵێن ملیێنێکیش ئۆکەیان کردەوە و وەکالەتیان داوە 84 ملیۆن بایکۆتیان کردەوە بێتەفاوت بوون و ئەسەن وەکو جۆچێک چاوی لێکەن. بەڵام ئەم تەرحە بەرحەڵ ئەعلام کراوە وەکالەتدانە حەزەکەم بزانم تاسیری ئەمە لە دیارە لەسەر چەپ و ئازادی خوازی و کۆمەلگا هیچ تاسیرێکی نییە. تاسیری ئەم وەکالەتدانە لەسەر بەرەی ڕاست و ناوخۆیان بە نەزەرت چ تاسیرێکی بێ؟ ئایا بەرحەڵ ئەو جۆرەی ویستویانە دەستکەوتیان بووە یا حتا لە ناو خۆشیانە مخالفەتیانەدا؟ ئەوە کە معلومە، بەڵام پێش ئەوە من پێم خۆشە ئەوە بڵێم ئێمە وەک کۆمونیستەکان هەمیشە داوای ئەوەمان کردووە، خوازیاری ئەوەین و مبارزە بۆ ئەوە ئەکەین کە حکوومەتی داهاتووی دوای جمهوری ئیسلامی حکوومەتی قیام کنندگان بێت، حکوومەتی ئەو کەسانە بێت کە قۆڵیان لێ هەڵماڵیوە لە نێو شەقامەکان، لە کارگا، لە مەدرسە، لە بیمارستان، لە ئیدارە، لە هەموو شوێنێ خەریکن پڕ بەپڕ بەرامبەر بە جمهوری ئیسلامی هاتوونە سەر مەیدان و خۆیان خستووە سەر خەتەرەوە، ڕۆڵەیان لە دەست داوە، کەسوکاریان لە دەست داوە، زەخمیان لە ماڵەکانە شاردووسەوە خەریکن تیماری ئەکەن و ڕۆڵەکانیان سی خۆیان نا بە تفەنگی ساچمەیی و گولەی جەنگی و تەنانەت تام و کالی پەنجای جمهوری ئیسلامیەوە. لە نەتیجە ئێمە ئەمانەوەیە کە حکوومەتی داهاتوو حکوومەتی داخوازی ملیۆنها خەڵک بێت کە لە شەقامەکان لە ئەم چوارمانەی ڕابردوو و حتا بە لە ئەویشە لە ساڵانی ڕابردوو داخوازەکانی خۆیان هاوار کردووە و داوایان کردووە. لە نەتیجە ئەوان ئەبێت ڕێی لەسەر ئەوە بدەن کە حکوومەتی داهاتوو چی ئەبێ. بەڕاستی ئەبێ حکوومەتی قیام کنندگان بێ. ئێمە حکوومەتی شەورایی ئیدارەکردنی خەڵک بە وەسیلەی خۆیان بە باشترین شێوە ئەزانین کە ئەبێ کاریگەران و مردمی زەحمەتکێش بڕۆنە پشتی و سەرنوشتی خۆیان بە پێ خۆیان بە دەست خۆیان بە دەنگ خۆیان تەعین بکەن لە شۆراکانی خۆیانە، لە شارەکان، لە گەڕەکەکان و تەنانەت لە سەراسەری ئێران، لە کوردستان، لە هەموو شوێنێ ئەمە خەڵکی هەژار و فەقیر و زەحمەتکێش بن کە بێن ڕێی بدەن لەسەر ئەوەکە سیاسەت چۆن دائەمەرزێ، قانونی ئەساسی چۆن دائەمەرزێ، پلیس و ئەرکەش و هێزی مەسەلح ئەشێ خزمەت بەکێ بکات، ئەبێ خزمەتگوزاری بە خەڵکی هەژار و فەقیر چۆن بێت، کار چۆن بێت، بیمیە بێکاری چۆن بێ، ئاموزش ئەبێ لە خورافات چۆن دوور بخرێتەوە و 1001 بەرنامێتر ئەبێ ئەو کەسانەکە پێیان مربوطە، بە ژیانیان مربوطە، بە مناڵەکان و ڕۆڵەکان و نەسڵەکانی داهاتوویان مربوطە، ئەبێ بۆ ئەم عەرسانە لە ژیانی جامعە تەسمیم بگرن. ئەمە شتێکە کە لە نێو جامعەی ئێرانە دەنگۆی زۆرە، بە تایبەت لە کوردستانە مەسەلەی حاکمیەتی شۆرایی نەتەنیا شتێکی تازە و نامۆنیە، بەڵکە ئەمە تەنانەت تەمرین کراوە، تەنانەت عملی پێکراوە لە ساڵەکانی ئەوەڵی ئینقلابە لە بەشایە لە کوردستان. ئێمە ئەمانەوەیەکە لە دوای ئەم ڕاپەرینە ئەمە ببێ بە شێوەی حاکمیت و شێوەیەکە جێ بکەوێت. دیارە زۆر کەسەڵێن ئەمە نابێ، نەبووە، زۆر شت نەبووە وەڵێ ئەبێ بیکەین. شەرت نییە حتمەن هەست سەرمایەداران و سەرکردگەران و تەبەقەی حاکم هەمیشە قودرەت و مەجلس و بوجە و بڕیاردان و حاکمیت بەدەستیانەوە بێت. هەژار و فەقیر لە هەموو کەس باشتر ئەتوانن دڵسۆزی جامعە بن، مەگەر کاریگەران و تەبەقەی کارەگەرێوا دیمان لە 1-2 ساڵی ڕابردووە تەواو جامعەی ئێرانی هەروژان تەنانەت ڕۆحیەی دا بە شۆڕشی سەرنگونی جمهوری ئیسلامی لە ئێرانە. ئەوان ئەبێ ساحبی مڵک بن، ساحبی وڵات بن، ساحبی قانون بن، ساحبی مەجلس و دەسەڵات و دارایی بن کە بزانن چۆن دابەشی ئەەکەن بەسەر جامعە. ئەمە شتێکەوە ئێمە داوامان کردووە، بەڵام خودی ئەم شێوەیەوە برژوازی و بەرێ ڕاست هەسی و ئەم کارێکە ڕەزا پەهلەوی کردی لە جوابی سوالەکەی ئێوە تەفرقەیەکی خستە بین حتا جەناحی خۆیان. ئێوە حتمەن بیستوتانە هەل لە خودی لیبراڵەکان و ئەوانەی کە سەڵتەنەت تەڵەب نین و جمهوری خاهاکان و زۆرێک لەمانە نمایەندەکانیان لە ئەم ڕۆژانە لە تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆزنامە و میدیا و ئەڵێن ڕەزا پەهلەوی تەفرقەی خستە بین ملت. منزوریان ئەوەیە کە تەفرقەی خستە بین خۆیان وەکو تەبەقەی سەرمایەدار، چونکە ئەوان لەوان یەواشیواش 2-3 دانە بۆچوون و لێکدانەوەیان هەیە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی. بەشێکیان لەوانەیە کەسگەرێ بن، نە لەوانەیە قەتعەن بەشێک لە ئەمانە کە غیرە جەماعەتی سەڵتەنە تەڵەب کەسگەرێکن لە مجاهدین و لە قیم ئیسلاح تەڵەبان و لە کەسگەرێک لە لیبرالگەرێک کە قەبلن لە ناو سازمانگەری
تری بإصلاح ليبرال إيرانا بون ئەمانە جۆرەتر بە جمهوری ئیسلامی بیرەکەنەوە زۆر موافق ئەوەنین و ڕەزا پایلەوی ئەوێ ئەرتەش و سپای پاسداران هەروەها تەحویڵ بگرێت و ئیدامە بدا بەسەر کورتگەریەکەی خۆی ئەو بە ئاشکرا گوتوویەکە ئێمە ئەرتەش و سپای پاسدارانمان دیرەکە بۆ حفزی ئەمنیەتی وڵات جوچکەی کەڵەشێرەکەی لە قسەی دوایە دەرئەکەوێ ئەویش ئەوەیەکە تەمامیەتی ئەرزی ئێران بۆ تەمامیەتی ئەرزی ئێران ئەوەی گەرەکە نەبوو ئەوە ئەفغانستان حمڵی پێ ئەکا بەری بگرێ عێراق حمڵی پێ ئەکا بەری بگرێ هەر کەسێ لە هەر کون و خوشبنێکەوە لە بلوچستان و خوزستان و نازانم ئازەربایجان و کوردستان هەر کەسێ داوای حەقێکی کرد داوای ئەوەیە کرد کە انقلابمان کردووە ئەبێ وەزعی ژیانمان باش بێ ئەبێ سازمانی ئەمنیەت ئەسڵەن وجودی نەبێ ئەبێ زیندان ئەسڵەن وجودی نەبێ بۆ زیندانی سیاسی ئەگەر کەسێ داوای ئەمانیە کرد ئەو تەمامیەتی ئەرزیە و ئەو سپا و ئەرتەشە بەکاردێنێ بۆ ئەوە ڕێک بۆ ئەوە یەگەرەکە قانونی تەبەقات و دەوڵەتە دیکتاتۆریەکان هەمیشە ئەمە بووە لەوانەیە جەماعەتێکتر هەل لە باڵی بورژوازی کە خۆیان جمهوری ئیسلامیان دروست کردووە وەک قەدیم سەڵتەنەت تەڵەبەکان و ئێستاش کەسیان هەیە لە ناو دەوڵەتە لەوانەیە ئەوانە جۆرەتر بیرکەنەوە ئەوانە جمهوری ئیسلامی باشتر بناسن لە ڕەزا پایلەوی و بزانن بەم ڕەحەتیانە گیان ناداتە دەسەوە و بەوە کە تۆ ئەرتەش و سپا بەدەستبێریت بە ئیسڵات دڵی ئەرتەش و سپا بەدەستبێری ئەو ئاخێزە شۆڕش گێڕانی خەڵکە ڕەزایەت نادا ئەویش هەر لاپاوەکەی حتا ئەوانیش ئەبا لەوانەیە ئەوان ئەرزیابەکەیان ئەمە بێت تەحلیلەکەیان ئەمە بێت کە بەوە کە تۆ لەسەرەوە لەگەڵ ئەرتەش و سپای پاسداران سازشکەی ناتوانی بەرئەم لافاوە لە ئەم ئینقلابە بگری و ئەوانیش لەگەڵ خۆ ئەبا خودی ئەمانە بۆ سەبایش دووبەرەکێ لەبین ئەوانە یەکێک ئەوە دوومەن ئەمانە ڕەکەبەریان هەست لەگەڵ ئەوە کە کامیان نەمایان دەبن لە لای دەوڵەت‌های ئەوروپایی و ئامریکایی کامیان نۆکەر سفەتی کەن بۆ ئەوە کە دەوڵەتێک بازم بێرن عەلەی ئەو ئاخێزە چەپە لە ئێرانە بێنێ سەرکار وە قەیشی بکەن لەسەر ئەمیشە تەبعەن ڕەقابەتیان هەیە لە بینی لیبراڵەکانە لە بینی کوردی سەڵتەنەت تەڵەبە لە بینی جمهوری خاهانە و هەمویان خەریکن بە کەلیمەی درۆیینی دموکراسی و نازانم سکولاریزم خەریکن بە ئیسڵاح خاک بکەنە چاو خەڵکی کاریگەر و زەحمەتکێش و ئەو ئاخێزە کە ئومێدوارین بە زۆریش ئومێدوارین کە ئەو بە ئیسڵاح خیزەشە ئینقلابی ڕادیکاڵە لە هەموو ئەوانە عبور بکات و نەتوانێت بۆ ئەوانە بخەڵەتێ زۆر سپاس بۆ تەوزیعەکان و هەمانی و دەستگەر پرسیار زۆرە بەڵام وەختەکەمان گەیشتووەتە ئاخر و سپاس بۆ تەوزیعەکان و بۆ بەشداریت لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا زۆر مەمنون بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر کوێ هەن ساخی و سەلامەتیتان ئارەزوومانە